مدرسة سلفية كبشوية قشتي مدرسة حركة محمد بن عبد الوهاب رحمه الله يا مدخل كاني سردم كلا شوناني تريجة سهرية كبنو عقناوي أنا بريو لصومال بيانو ترى سلفينيو لسوريا بيانو ترى حزب الولاتو لشوناني ترهرية كناوي جانية مجالين مدخلي أمانة زور لقل حكومة الطاغوتية كانن أمانة فتوایان وەرگرتووە کە ئەشێ جاسوسی لەسەر ئێمەی مسلمان یا باڵەکانی تری خۆیان بکەن و بەگرتیان بدەن هەروەکو کە لە کوردستان بینیمان چۆن جاسوسیان لەسەر مامۆستا کامران چاوشین کرد لە هەولێر و بەگرتیاندا بەدەستی پارتی مامۆستا کامران 85 کیلۆغرام بوو دوای 8 مانگ زیندانی کە بەربوو 40 کیلۆی ماوت و ئێستاش لە حاڵەتێکایە خەڵک چاوەڕێی مردنیەکە خوای گەورە عومری درێژکا بە چۆرای چاوی دژمنانی ئیسلام کە بەرامبەر بە یەکتری ئەوەندە توند و تیژ بن سەبەبەکە ئەوەیە کە بڕیان بەم فرەدیدیە لە سەرەتاوە نەبووە ئێمە بڕامان بەم فرەدیدیە هەیە چونکە خەڵکی لە چۆنیەتی تێگەیشتن و ڕادەی پابند بوون و چۆنیەتی گەیاندنەوەی جیاوازن لەبەرەوە فرەدیدیەکە بەشێکە لەم ئیسلامەتیە